هەمیشە دەنگی ڕغنەی لۆجیکانە بووە لە حیزبەکەی و بەردەوام خاوەنی بەرنامە و نەخشە ڕێگای چاکسازی و بەرەو پێش بردن بووە. لە بەرامبەر نەیار و ڕکابەرانی حیزبەکەشیدا بەرزترین دەنگی دلێری و بەرگریکردن بووە. لێ هەموو جارێک پێشبینیەکانی بۆ داهاتووی دۆخە سیاسەکان ڕاز دەرچووە، بەڵام ڕکابەرەکانی بۆ شاردنەوەی نەزانیان کاریان پێ نەکردووە. شفەی لە سوفێک پێشبینی کردبوو مام جەلال و کاک بەرهەم لە یەکجا بووبنەوە. شفەی لە سوفێک پێشبینی کردبوو هەشتی تەمووز بوو بدا جگە لە من. مەلا بەختیار داینەمۆی هیزری نوێی یەکێتی. حکمت محەممەد کەریم لە 20 ئابی 1954 لە شارۆچکەی خانەقین لەدایک بووە. هیزری کوردایەتی زۆر زوو سەری هەڵداوەتێدا. ڕۆژی 10 حوزەیرانی 1970 واتە بەر لەوەی ببێتە 16 ساڵ پەیوەندی کردووە بە کۆمەڵی مارکز لێنینی کوردستانەوە. ساڵی 1974 پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە دەکات، بەڵام بەهۆی بیر و باوەڕە چەپگەرایی و نوێخوازەکەیەوە ڕوبەڕووی وشارەوە سنگێکی زۆر دەبێتەوە و ساڵی 1975 شەمبەشانی زۆرێک لە هەواڵانی بە فەرمانی سەکردایەتی کۆمەڵی مارکسی لێنینی دەگەڕێتەوە بۆ شاری خانەقین. دوای هەرەسی شۆڕش ناوی لە لیستی ئەو سەکردانەدا بوو کە لەلایەن حکومەتی عێراقەوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەچوو. ساڵی 1975 دەبێتە ئەندامی سەکردایەتی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان و لێپرسراوی تەواوی شانە نهێنەکانی کۆمەڵە لە ناو شارەکاندا. لەو ماوەیەدا ڕۆڵێکی ئەژگا کاریگەری بینی لە دروستکردنی شانە چەکداریە سەرەتایەکاندا کە بوونە هەوێنی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ و زەمینەسازی بۆ گەڕانەوەی ئەندامانی دەستەی دامەزرێنەری یەکێتی. ساڵی 1976 بۆ ئەندامی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ساڵی 1970 بووە لێپرساوی هەرێمی ناوچەی هەڵەبجە. ساڵی 1982 بووە لێپرساوی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی یەکێتی. بەهۆی ناکۆکیە فیکرەکانیەوە لەگەڵ یەکێتی و سەرکردەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان ساڵی 1983 لەگەڵ چەند هاوڕێکیدا هاڵای شۆڕشدا دەمەزرێن و لەو سەردەمەدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی وەک حیزبێکی بەرەی دەناسان داوا لە سەکردایەتی حیزبەکە دەکەن وەک بەشێک لەو بەرەیە درێژە بەکاری خۆیان بدەن. هەر لەو کاتەوە ڕاستی و پێشبینەکانی مەلا بەختیار ئاشکرا بوو کە هۆکاری سەرەکی دروستکردنی ئاڵای شۆڕش بۆ ئەوە دەگەڕایەوە یەکێتی حیزبێکی بەرەیی نییە، بەڵکو دەوێت حیزبەکانی تر و بەتایبەتیش کۆمەڵی ڕەنجەران لەناو خۆیدا بتوێتەوە. ئەوە بوو لە بری ڕێگا پێدانیان بەکارکردن سەکردو ئەندامەکانیان دەستگیر کران و تا ساڵی 1989 شاڵاوەکانیان فارزیندانی کران. دوای ئازادکردنی درێژەی بە خەباتی سیاسی خۆیدا و ساڵی 1991 لە ڕاپەڕینەکانی گەلی گوردا ڕۆڵێکی بەچاوی ژێڕە. ڕاپەڕین شێوازی خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی گۆڕی و ئەوە ژوای کرد مەلا بەختیار بە دووربینیە سیاسیەکەی خۆی تێبگات کە دەبێت ئامراز و شێوازی کارکردنی سیاسی بدۆڕێت. بۆیە ساڵی 1993 لەگەڵ کۆمەڵێک هاوڕێدا گەڕانەوە ناو یەکێتی و وەک سەلماندنێک بۆ بێباکی لە پلەوبۆست هەندێک لە هاوڕێکانی کردە ئەندامی مەکتەبی سیاسی و خۆی بۆ ئەندامی سەکردایەتی. لێەوە جیاوازی دنیابینی هیزری مەلا بەختیار و هاوکاری ڕاستەقینەی گەڕانەوەی بۆ ناو یەکێتی بە تەواوی دەرکەوت. ئەوێ ڕای قارەمانەتیەکانی لە پێشمەرگایەتی و ئەزمون و توانای سیاسی، بەڵام ڕووی لەو ئۆرگانانەی یەکێتی نەکرد، بەڵکو ڕووی کردە ئۆرگانە فیکری و معریفەکان تاوەکو لەو ڕوانەوە گەشە بە کۆمەلگا بدات و لەگەڵ گەڕانەوەیدا بووە لێپرساوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و ساڵی 1995 بووە سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی کوردستان. مەلا بەختیار تەواوی هەژمون و دەسەڵاتی خۆی لە ناو یەکێتیدا بۆ بەرەودان بە هۆشیاری کۆمەلگا و بەرەو پێشبردننی گەنجان و پێشخستنی تواناکانیان بەکارهێنا. ساڵی 1996 ڕۆڵی سەرەکی هەبوو لە دامەزرانی بنکەی ئەدەبی و ڕۆشنبیری گەلاوێژ و سازکردنی فیستیڤاڵی ساڵانەی نێودەوڵەتی ئەدەبی گەلاوێژ کە تا ئێستاش خۆی سەرپەرشتی گشتی فیستیڤاڵە و وێڕای هاوکاری نەکردن و بەگرە هەندێک جاری جژایەتیکردنی لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لایەنەکانی ترەوە هێشتا بەردەوامە. هەموو ئەوانە و پشتیوانیکردنی پلاتفۆرمی دابڕان و دەستگای میدیایی چاودێر وایان کردووە مەلا بەختیار بە داینەمۆی هیزری نوێی یەکێتی بناسرێت کە بەدەر لە توێژینەوە و لێکۆڵینەوە و تارنووسین و کتێبەکانی خۆی بەردەوام لە ڕێگەی ئەو دەستگا و ناوەندانەوە گەنجانی لە ڕووی فکری و معریفیەوە پێگەیاندووە و کردوونی بە داینەمۆی نوێبوونەوەی حیزبەکە لە ڕووی فکریەوە. ساڵی 2001 مەلا بەختیار بووە ئەندامی مەکتەبی سیاسی و لە ساڵی 2010دا بووە لێپرساوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی و لە کۆنگرەی چوارەمدا بووە ئەندامی ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکانی یەکێتی.
مەلا بەختیار بەوە ناسراوە هەمیشە پێشبینە سیاسیەکانی ڕاست دەرچوون و لە زۆری ئەو سیاسیە ناوازانەیە کە دووربینە و بیرکردنەوەیەکی استراتیژیانەی هەیە نەک کاردانەوەی هەڵەشانە و کاتی بەرامبەر ڕووداوەکان. دوای کۆنگرەی چوارەم بە ماوەیەکی کەموتی ئەنجامی ئەم کۆنگرەیە ساڵەیەک بڕناکات. پێشبینەکەی هاتە دی و ڕووداوەکانی 8 تەمووز ڕوویاندا. لە سەروبەندی هەڵبژاردنەکانی ساڵی 2021 عێراقدا ئەو کاتەی سیاسیەکانی دیکە بزایان بۆی دەهات و دڵخۆش بوون پێی ئەو لە وتایەکدا پیوتن لەبەر نۆ هۆکار دڵتان خۆش نەبێت و لە بەرژەوەندەکاندان بترسن کە هەر نۆ خاڵەکە دەقاودەق هاتە دی بە تایبەت ئەوانەی پەیوەندیدار بوون بە هەرێمی کوردستانەوە بریتی بوون لە دەستور مادەبژێر دەکرێت ئەوەی لە بەرژەوەندی دەسەڵاتی ئێستادا بێ جێبەجێ دەکرێت ئەوەی باوەڕیان پێی نەبێت فەرامۆشی دەکەن بە هیچ جۆرێک دەستبەرداری ناوچاکێشە لە سەرەکان نابن و دوێژ نادرێتە تێپەڕاندنی زیاتر لە 20 ساڵ بەسەر جێبەجێکردنی مادەی 130 فیدراڵی کوردستان دوای لە قاڵبدانی بەپێی دۆخی ناوچەکەوەی عێراق و ڕێکەوتنی نوێ دەمێنێتەوە هاوکات لە بڕیار سازی عێراق و سیاسەتی ناو و دەرەوە و هەموو یاسا دانانێت کە لە بەرژەوەندی سەپاندنی دەسەڵاتی ئێستای عێراقدا بێ پێگەی کوردستان هەر ناخوێنرێتەوە. دۆر و نزیک باسی قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەنفال کیمیاباران ڕاگواستنی گوندەکان لە سێدارەدانی ناڕەوای هەزاران تێکۆشە لە ئارای عێراقدا نییە. کێشەی نەوت و گازمان لێ گەورە دەکرێت چارەسەر ناکرێت. هەر ئەو دووربینیە سیاسی مەلا بەختیار وای کرد بەشداری کۆنگری پێنجەمی یەکێتی نەکات و پێشبینی شکستی گەورەی بۆ بکات و پێشبینی ئاوەش بکات لاور شێخجەنگی لیستی سربەخۆی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕادەگەێنێت. ئێستا بە زۆری زۆرداری پاڵیان بە لاوری شێخجەنگی و ئەوانەی لەگەڵ ئەوەندا لیستێکی جیاواز دروست بکەن دروستیشێت کە چەند کاژمێرێک تێ نەپەڕی و لاوری شێخجەنگی لە وتارەکەیدا ڕاستی پێشبینەکەی سەلمان کوردستانیانی خۆشەویست هەواڵانی دەسۆس دەمەوێت پێتان ڕابگەێنم وەک یەکەم هەنگاومان بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەین. لەلایەکی تریشەوە بەشداری نەکردنی کۆنگرە سەلمان بنیەوە بوو کە خۆی وتەنی ئامادە نییە لە پێنا و پلۆپۆزدا کەرامەتی سیاسی خۆی بدۆڕێت. بەتی دەریان چاندن و هەنیش دەرنەچوون دڵنیام لە تێکۆشەرە باشەکانیان زۆر تایە و لەسەر هەڵوێز دەرنەچوون لەسەر ئەوە دەرنەچوون کەرامەتی سیاسی خۆیان نەفرۆشتووە.